سڵاوتان لێبێ خۆشەویستان. زۆر کەس وا دەبینن جیهان لە پاش ساڵی 2019 بە تەواوەتی گۆڕاوە. لەو کاتەوە زۆر کەس هەست بە ونبوون دەکەن. وا دەبینن کە ژیان لەو کاتەوە ئەوەندە خێرا دەڕوا کە زۆرینەی خەڵک بڕوا ناکەن ساڵی 2024 بەرەو کۆتایی دەچێ. وەک بڵێ ساڵی 2019 وەرچەرخان بوو بێ. بەڵام ئایا ئەم هەستە ڕاستەقینەیە؟ مەبەستم ئەوەیە، ئایا جیهانی پێش 2019 جیاوازە لە پاش 2019؟ دەپرسم بۆچی ئەم ساڵە بە تایبەت فۆکسی لەسرە. با پێکەوە هەوڵ بۆ دۆزینەوەی وەڵامەکە بدەین. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشتگیری زیاترمان بکەن بۆ بەردەوام بوون لە ڕێگەی لایکردنی ڤیدیۆکە و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. بە تێپەڕبوونی کات جیهان بە ڕووداوی گەورەدا تێپەڕیوە. ئەو ڕووداوانەی کە هەموو شتێکی پێش خۆی جیاواز کردووە لەوەی دوای خۆی. بۆ نمونە زەنگی جیهانی یەکەم و دووەم، ڕووخانی یەکێتی سۆڤیەت، داهێنانی ئینتەرنێت و زۆر شتی تر. ڕووداوەکان زۆر گرنگ بوون و ساڵانێکی زۆر کاریگەریان لەسەر هەموو جیهان هەبوو و شێوەی ژیانیان بە تەواوەتی گۆڕی. ئەوەی ئەم ڕووداوانە زیادەکاتەوە ئەوەیە کە لە ماوەی ساڵێکدا یان لە دوای یەکەوە ڕوویان نەداوە، بەڵکو ناو بەناو ڕوویان داوە. هەر ڕووداوێک بە دەیان ساڵ دوور بوو لە دووەم. بەڵام ئێمە لە ساڵی 2019ەوە بە تایبەتی تا ئەم ڕۆژ دەبینین کە زۆر ڕوودا و ڕوویان داوە بە جۆرێک کە کاریگەری لەسەر جیهان هەبووە. ئێمە باسی دوو یان سێ ڕووداو ناکەین، ئێمە باسی دەیان ڕووداو دەکەین. زیادە ڕەوی ناکەین ئەگەر بڵین ئەو 5 ساڵەی کە لە 2019 بۆ 2024 تێپەڕیوە زیاتر ڕووداویان تێدا ڕوویداوە لەوەی کە لە 50 ساڵی ڕابردوودا ڕوویان داوە، وەکو ڕووداوی سیاسی و ڕووداوی ئابووری و نەخۆشی و پەتا. ڕەنگە ئەم شتانە ژوای لە خەڵک کردبێ کە نەزانن چی دەگوزەرێ و لە ساڵی 2020 بە زاراوەیەکی نوێ دەستی پێکرد کە کاریگەریەکی گەورەی لەسەر ژیانی خەڵک دروست کرد. ئەویش کۆڤید-19 بوو. یەکەم جار لە شاری ووهانی چین سەری هەڵدا و دواتر دەستی بە بڵاوبوونەوە کرد تا بە تەواوی لە چین هاتە دەرەوە و تەشەنەی بۆ هەموو وڵاتانی جیهان کرد و بڵاو بووە و 700 ملیۆن کەسی توش کرد و بووە هۆی گیان لە دەستدانی زیاتر لە 7 ملیۆن کەس لە هەموو جیهان. خەڵکیش لە ماڵەوە مانەوە کەرنتین کران بۆ چەندین مانگ و چەندین چالاکی ئاسایی بە تەواوەتی وەستان. ڕووداوە گەورەکان بە توندی لە یادەوەریدا هەڵدەواسین و دەتوانین بە ڕوونی یادی بکەینەوە و پەتای کۆڕۆنا گەورەترین ڕووداو بوو کە لە ژیانماندا ڕوویداوە. هیچ پلاتفۆرمێکی میدیایی نەبوو کە باسی نەکا. ئاماری مردن ڕۆژانە دادەبەزی. کارگە حکوومەکان و شوێنە گشتیەکان هەمویان بۆ ماوەیەکی زۆر داخرابوون و کاتێک دەکرانەوە بە کۆت و بەندی توند و یاسایی دەکرانەوە. زیاتر لە 18 مانگ لەم بارودۆخەدا ماینەوە. وەی ڕووداوەکانی کۆڕۆنا لە کۆتایی ساڵی 2019 و سەرەتای ساڵی 2020 لە مێشکی خەڵکدا نەخشێنراون و ئەمەش هۆکاری ئەو تێڕوانینە دەبەخشێت کە ئەم ساڵانە نزیک و دوور نین. ماوەی کەرنتین کردن لە ماڵەوە زۆر شتی لە شێوەی ژیاندا گۆڕی، لەوانە شتی پۆزتیف و شتی نێگەتیف. لە نێو لایەنە ئەرێنیەکاندا بۆ نمونە بیرۆکەی بڵاوبوونەوەی خوێندنی ئەلکترۆنی، قوتابخانە و زانکۆکان هەمویان داخرابوون و جگە لە ئینتەرنێت هیچ جێگرەوەیەکی دیکە نەبوو و ئەم بابەتەش پەروەردەی ئاسانتر کرد. هانی خەڵکانێکی زۆریدا بۆ فێربوونی شارەزای نوێ تا ئەو ڕادەی کە لە ساڵی 2019 ژمارەی ئەو خوێندکارانەی کە خوێندنی ئەلکترۆنیان بەکارهێنا گەیشتە 136 کۆی خوێندکارانی جیهان. بەڵام لە ساڵی 2020دا ژمارەکە گەیشتە 174. لە نێو لایەنە ئەرێنیەکاندا ئەوە بوو کاری ئازاد بەرفراوانتر بوو. پێویستی ناکرد خەڵک بۆ کارکردن گەشت بکەن بۆ شار و پارێزگاکانی تر. تەنها پێویست بە ئینتەرنێت و مۆبایل و لاپتۆپ بوو و لە هەر شوێنێک ئارەزوود لێ بوایە دەتوانی کار بکەیت. ئەمە شتێک بوو کە پێش ساڵی 2019 لەلایەن زۆرینەی خەڵکەوە ڕەت کرایەوە. لەلایەکی دیکەوە لایەنە نێگەتیفەکان بوونی هەبوو کە گرنگترینیان بڵاوبوونەوەی کورتە ڤیدیۆ بوو، وەکو ڤیدیۆکانی تیکتۆک یاخود ڕیلز یاخود شۆرتس. ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر سەرنجی گشتی منداڵان و گەنجان لەسەر ئاستی جیهان هەبوو و دۆخی گشتی ئابووریش بەرەو خراپی دەچوو، چونکە چەندین کەس کارەکانیان لە دەستدا
جگە لەو دوورکەوتنەوە کۆمەڵایەتیەی کە ڕوویدا کە بووە هۆی دابڕانی زۆرینەی خەڵک. ئەم بابەتەمان زانی بەهۆی ڕێژەی نەخۆشی دەرونی. چەندین کەس تووشی کێشەی دەرونی هاتن کە تا ئەمڕۆژ لەگەڵیاندا بەردەوامە. ئەوێش لە پرۆژەیەکی توێژینەوەی سەر بەرزانکۆی دۆکێت کە لەسەر 5,000 کەس کرا بۆ لێکۆڵینەوە لە ڕەوشی دەرونیان. دوای کۆتایی هاتنی پەتاکە تێبینی ئەوەش کرا کە لە سەدا 40 خەڵک دەناڵێنن بەدەست خەمۆکی مامناون و 125 دەناڵێنن بەدەست خەمۆکی توند. ئەمەش پێچەوانەی دۆخی ئاساییان پێش ساڵی 2020 لە ڕاپرسیەکی گشتیدا لەلایەن دەستگای ئەمریکی بڕۆکن لەسەر 1000 کەس دوای کۆتایی هاتنی کۆڕۆنا ئەنجام درا. بە ڕێژەی 130 وتیان نازانین چۆن کۆنتڕۆلی ژیانمان بکەین و هەست بەوە دەکەین کە ئێمە تەنیا دەژین. و چەندین توێژینەوەی دیکەش لەسەر خەڵک ئەنجام دراوە کە دەیسەلمێنێ کە زۆر کەس هەن لە دوای کۆڕۆنا بەڕاستی گۆڕاون، لە هاوکاریکردن کەمتر بوون و متمانیان بە خۆیان کەمتر بوو، نیگەران بوون و زۆر جار شڵەژاو بوون. ئەم قسەیە ئەوە ڕوون دەکاتەوە کە ئەو پەتایی لە نێوان ساڵانی 2019 بۆ 2020 ڕوویدا بەڕاستی جیهانی گۆڕی و کاریگەریەکی زۆری لەسەر سایکۆلۆژیای خەڵکی دروست کرد. بەڵام ئایا بابەتەکە تەنها پەیوەستە بە کۆڕۆناوە؟ لە ڕاستیدا نەخێر. وەک ڕوونمان کردەوە کە لە 5 ساڵی ڕابردوودا چەندین ڕووداو لە دوای یەکەوە ڕوویانداوە. ڕووداوەکانی تر بریتی بوون لە خاڵی یەکەم، ئاگرکەوتنەوەی گەورەی دارستانەکان کە بە شێوەیەکی بێوێنە لە بەرازیل و ئوستورالیا لە سەرەتای ساڵی 2020 ڕوویدا کە بە کوشندەترین شەپۆلی ئاگرکەوتنەوە پۆڵێن کرا و 9 ملیار ئاژەڵیش لە دارستانەکاندا مردن. خاڵی دووەم، داڕمان و لافاو، ڕووخانی توند و تیژ و لافاو کە لە شاری جاگارتای لە ئیندۆنۆسیا ڕوویدا، هەروەها لافاوەکانی وڵاتانی کەنداو. خاڵی سێم، کیشوەری جەمسەری باشوور بەرزترین پلەی گەرمی تۆمار کرد کە ئەوە هەواڵێکی دڵخۆشکەر نییە. خاڵی چوارم، بەفربارین لە بەغدای پایتەختی عێراق بۆ دووەم جار لە ماوەی نزیکەی سەدەیەکدا باری. خاڵی پێنجەم، بوومە لەرزەیەک بە گوڕی 6.4 پلە دوورگەی پۆرتاریگۆی هەژان و بە بەهێزترین بوومە لەرزە پۆڵێن کرا کە دوورگەکە وا بەهەژێنێ لە ماوەی سەدەیەکدا. خاڵی شەشەم، بوومە لەرزەیەکی دیکەش بە گوڕی 7.8 پلە تورکیا و سووریای هەژان و چەندین وڵاتی تری گرتەوە کە بەهێزترین بوومە لەرزە بوو لە ناوچەکە ڕوویدا لە سەدەی نوێدا و بووە هۆی گیان لە دەستدانی زیاتر لە 50,000 کەس. سندوقی دراوی نێودەوڵەتی هۆشداریدا کە ئابووری جیهانی بە ڕێژەی 130 کەم دەبێتەوە بەهۆی کەرەنتینکردن و داخستن و قەدەغەکردنی کار لە سەردەمی کۆڕۆنادا بە گەورەترین خاوبوونەوە دادەنرێت کە لە سەردەمی قەیرانی ئابووری گەورەوە تا ئەمڕۆ لە ئابووری جیهاندا ڕوویداوە. ڕێکخراوی بازرگانی جیهانی پێشبینی دابەزینی بازرگانی جیهانی کرد بە ڕێژەیەکی زیاتر لە قەیرانی دارایی کە لە ساڵی 2008 ڕوویدا. بێگومان ئەمە جگە لەو قەیرانە جیهانیەی کە لە بواری وزەدا ڕوویداوە و بەرزبوونەوەی نرخی نەوت و بەڕیتانیا لە یەکێتی ئەوروپا کشایەوە و ئەمریکا لە ئەفغانستان کشایەوە دوای 18 ساڵ و بێگومان ئەو شەڕەی کە لە نێوان رووسیا و ئۆکرانیا ڕوویدا و دوازاری شەڕی کەرتی غەزا کە تا ئێستا بەردەوامە و شەڕی لوبنان و ناکۆکیەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و سەرهەڵدانی نەخۆشی ئاوڵەی مەیمون و هەروەها نەخۆشی قارچکی ڕەش لە هیندستان و بڵاوبوونەوەی تای دینگ لە ئەمریکای لاتین و سەبارەت بە بابەتی تەکنەلۆژیا پێشکەوتنێکی بێوێنە دەبینین لە سیستەمەکانی زیرەکی دەستگردا کە دەبێتە هۆی لە ناوچوونی یاخود لە دەستدانی زۆربەی کارەکان و چەندین ڕووداوی کاریگەر و گرنگی تری جیهان کە لە ماوەیەکی زۆر کوورتدا ڕوویانداوە و پسپۆڕانی دەروون ناسی دەڵێن ڕووداوە جیهانەکان کاتێک کە بە دوای یەکدا ڕوودەدەن وا لە خەڵک دەکا لە سەرانسەری جیهانەوە هەست بەوە بکەن کە نازیەگیرن و هەست بە ناسەقامگیری بکەن و لە دۆخێکی ترسی نەزانراودا بن و ئەمە ژوا دەکا ئامانج و ئاوات و هیواکانیان بەردەوام بگۆڕێ تەنانەت ئەگەر دووریش بن لەو کێشانەی کە ڕوودەدەن. هەموو ئەوانەی باسمان کرد ئەوانن کە خەڵکیان تووشی شۆک کردووە وا هەست دەکەن کە جیهان لە ساڵی 2019ەوە گۆڕاوە
و بۆ ئەوەی ئێمە ڕەشبینتان نەکەین با ئەوە ڕوون بکەینەوە کە ئەم سەردەمەی کە تێیدا دەژین بە بەراورد لەگەڵ ئەو ڕوودا و دڵتەزێنانەی کە لە ڕابردوودا ڕوویان داوە بە درێژەی مێژووی مرۆڤایەتی بە سەردەمێکی ئاشتی خوازانە دادەنرێت. بەڵام با باسی ئەو هەنگاوە سادانەتان بۆ بکەم کە دەتوانین ئەنجامی بدەین بۆ ئەوەی هەست بە ئارامی بکەین لە ژیانماندا. سەرەتا بە دوواداچوونی هەواڵەکان کەم بکەنەوە، چونکە هەرچۆنێک بێت هەواڵ بە شێوەیەک لە شێوەکان هەردەی بیستین، نەک هەر کە لە خەو هەڵسین خەریکی بە دوواداچوونی هەواڵ بین تا ئەو کاتەی کە دەخەوین. باشتر وایە کە زیاتر گرنگی بە کار و خوێندن بدەین و هەمیشە هەوڵ بدەین خۆمان گەشە پێ بدەین، چونکە ئەمانە وامان لێ دەکا کە ببینە مرۆڤێکی کاریگەر لە کۆمەڵگادا و هەوڵ دەین کە گرنگی بە تەندروستیمان بدەین و وەرزش بکەین و گرنگی بە سەردانکردنی خزم و هاوڕێیانیش بدەین. و ئامۆژگاریتان دەکەم کە بەردەوام قورئان بخوێن و یادی خودا بکەنەوە و هەمیشە لە خودا بپاڕێنەوە و داوای ئاشتی و ڕەزامەندی خودا بکەن و لە بیرتان نەچێت کە هەمیشە دوعا بۆ خوشک و برا لاوازەکانتان بکەن و داواش لە خودا دەکەین کە ڕەحمیان پێ بکات و ئاشتی و سەقامگیری بۆ وڵاتەکانیان بگەڕێنێتەوە. بەم زۆرش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.